ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکانی کوشتن لە هەولێری پایتەخت زیاد دەکەن. بەشێکی زۆری ڕووداوەکان لەو شارە نامۆن. هێمن گەنجێکی هەولێرە لە دواوەی ئۆتۆمبیلەکەی نووسیۆتی نابۆ کوشتنی مرۆڤ لەسەر فولایت. ئەمەم نووسیوە بەڕاستی لە ترافیکەکان زۆرجار دەوەستم یاخود لە شەقامەکان شوفێرەکان مەسەن سڵاو دەکەن یان ئۆکەیەک دەکەن یان زەردەخەنەیەک دەکەن وەکو دەستخۆشی دەکەن ینی مەسەلەکە مەسەلێکی هۆشیاریە. زیادبوونی ڕووداوەکانی کوشتن لە هەولێر دەنگدانەوەی ئێجگار خراپیە بووە. فراکسیۆن یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر داوای کۆبوونەوەی بەپەلەی ئەنجومەنی پارێزگا دەکات. مبدئی ئیجراءاتی تند بکرێ بەرامبەر تاوانکاران وتدخل نەکرێ لە قەزا لەسەر مبدئی لا سوڵتانە عەلە القەضا و هەروەهاش لایەنی پەیوەندیداریش کە ئیجراءاتی پێویست بکرێ. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت لەو هەفتەیە دەستگا ئەمنیەکانی هەولێر بانگێشتی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەکەین. بە بەردەوامی کوشتن و کوشتنکاری و کێشەی کۆمەڵایەتی دەبێت، بەڵام نەک بەو دەرەجەی لە خیلالی چەند ڕۆژێک چەند حالەتێک بانگێشتی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بۆ ئەنجومەن بکەین کە ئەوان چه ئیجراءاتیان کردیان. پۆلیسی هەولێریش بۆ ئەو هەموو ڕووداوی کوشتنە قسەی خۆی هەیە. بەداخەوە چەند ڕووداوێک لە ناو شاری هەولێر ڕوویدا، بەڵام ئەو تاوانە کە ڕوویداوە لە تاوانە چەند کەسێک دەستگیر کراوە. بە گوێرەی ئامارێک کە دەست کوردسات نیوز کەوتووە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 165 حاڵەتی کوشتن لەسەر تاسەری هەرێمی کوردستان هەبووە کە بەشێشی زۆری لە هەولێری پایتەخت بووە. ڕووداوەکانی کوشتن لە هەولێر لە حاڵەتەوە بۆتە دیاردا کە ئەوە نامۆیە بە کللتور و پێکەوە ژیان لەو شارە. دۆخێکی دەرونی خراپیشی لەسەر هاوڵاتیانی هەولێر دروست کردووە. بۆیە خەڵکی هەولێر داوا لە هێزە ئەمنیەکان دەکەن هەرچی زووە سنوورێک بۆ کوشتن لە هەولێر دابنێن. هاوکار عەبدوڕەحمان، کوردسات نیوز، هەولێر.